لە بەشی پۆلیسی نێشتنی تاوانەوە دەست پێکەین دەستگیرکردنی 51 تۆمەتبار لەسەر تاوانەکانی دزیکردن بەم شێوەی لای خوارەوە 21 تۆمەتبار بە تۆمەتی ئەنجامدانی کاری دزیکردن لە ماڵان لە گەڕەکانی شاری سلێمانی کە دوو تۆمەتباران لە گەڕەکی بەکرێجۆی شاری سلێمانی دەستگیرکراون بە هاوکاری ئاسایشی سلێمانی یەک تۆمەتباریش لە دزیکردنی ماتۆرسکیلەکانە بەڕێبەرایەتی ئاسایشی سلێمانی هاوکارمان زۆر سپاسیانەکەین 8 تۆمەتبار بە تۆمەتی دزیکردن لە دوکان و مارکێتەکان 3 تۆمەتبار بە تۆمەتی فێڵکردن لە هاوڵاتیان دەستگیرکراون دەستگیرکردنی 2 تۆمەتبار بە تۆمەتی بەکارهێنانی مادە هۆشبەرەکان و ڕادەستکردنیان بە ئاسایشی سلێمانی 1 تۆمەتبار بە تۆمەتی ساختەکردن دەستگیرکراوە 8 تۆمەتبار بە تۆمەتی دزیکردنی مۆبایل دەستگیرکراون سەرجەمەم تۆمەتبارانە دانیان بە تاوانەکانیاندا ناوە لە ئێستادا بە بڕیاری دادوەر بندن بە پێی مادەکانی 443 446 444 452 289 456 و 14 لە یاسای مادە هۆشبەرەکان بەشی پۆلیسی ناوشار ڕۆژئاوا 136 فەرمانی دەستگیرکردن جێبەجێ کراوە کە لە دادگاکانەوە دەرچوون دەست بەسەر 6 پارچە چەکی جۆراوجۆری بێمەڵۆدا دەستگیر کراوە کە هەڵگرەکانیان ڕوبەڕووی دادگا کراونەتەوە 6 حاڵەتی بەهاناوەچوونی هاوڵاتیان ئەنجام درراوە لە کاتی ڕووداوەکانە کە چوون و کەسەکانیشان دەستگیر کردووە بەشی ناوشار ڕۆژئاوا 37 فەرمانی دەستگیرکردن کە لە دادگاوە دەرچووە لەلایەنەوە بەشەوە جێبەجێ کراوە 50 حاڵەتی بەهاناوەچوون هەبووە بۆ سەر ڕووداوەکان و بە هاناوەچوونی هاوڵاتیان دیارە هەر لەو هەڵمەتێوانە دوو چاخانەکە قماری تیاکراوە زیاتر لە 20 کەس لەو گازینۆیە دەستگیر کراون بە بڕیاری دادوەر بند کراون بەشی پۆلیسی چەمچەماڵ 92 فەرمانی دەستگیرکردنیان جێبەجێ کردو کە لە دادگاوە دەرچووە 10 حاڵەتی تەقەکردن لە چەمچەماڵە هەبووە 5 لەو تۆمەتبارانە دەستگیر کراون 50 حاڵەتی بەهاناوەچوونی بەشی پۆلیسی چەمچەماڵە بۆ لەو 15 ڕۆژەدا هەر دوێنێ تۆمەتبارێکە بە دوو مادەی یاسای قورس فەرمانی دەستگیرکردنی هەبوو 406 و 451 بە هاوکاری ئاسایشی سلێمانی و بازگەی تاسڵوجە ئەو تۆمەتبارە دەستگیر کراوە هەر پێرێ تۆمەتبارێک لە ناو چەمچەماڵە تەقەی کردو بە بێهەوە لەلایەن بەشی پۆلیسی چەمچەماڵەوە دەستگیر کراوە و دەست بەسەر چەکەکە گیراوە ئێساش بە بڕیاری دادوەر بەندە بەشی پۆلیسی قەزاکان کە سەرجەم بنکەی قەزا و ناحیەکان ئەگرێتەوە 176 فەرمانی دەستگیرکردنیان جێبەجێ کردووە دەست بەسەر 7 پارچە چەکا گیراوە کە خاوەنەکانیان دراونەتە دادگا و چەکی بێمەڵەتن 220 حاڵەتی بەهاناوەچوون لەلایەن بنکەی قەزاکانەوە بنکەکانی قەزاکانەوە جێبەجێ کراوە بۆ ڕووداوەکان و بەهاناوەچوونی هاوڵاتیان بەشی پۆلیسی فریاکەوتنی پارێزگای سلێمانی 1260 ڕووداوی جۆراوجۆریان تۆمار کردووە کە مەفرەزەکانی پۆلیسی فریاکەوتن دەرچوون بۆی 1140 کەس براونەتە بنکەکانی پۆلیس بە سکاڵاکار و تۆمەتبارەوە 18 پارچە چەک دەستی بەسەرا گیراوە لەلایەن پۆلیسی فریاکەوتنەوە ئێستا پلانەکە جۆرێکە بۆ پاراستنی ئەو شوێنانی کە بانگەشەی تیاکرێ دوای کە گەشتینە 29 مانگ بۆ سیمان کە ئەو ڕۆژە دەنگانە دیارە هەموو هێزەکانی من لە ئێستەوە تا ئەو کاتە لە ئامادە باشیا بە ئێستا هێزەکان پاراستنی ئاسایشی شوێنەکانیان پێست پێدراوە کە بانگەشەی تیاکرێ ڕۆژی دەنگدانیش سەرجەم قوتابخانەکان هێزەکانی ئێمە بینرێن و پلانێکی تۆکمەشدانراوە بۆ پاراستنی شوێنەکانی دەنگدان بنکەکانی دەنگدان و چواردەوری ئەو بنکانش